لە ڕاستیە ئێرشەکانی تورکیا ینی دوایین هێرشی تورکیا ینی ئەمە یەکەم جار و دوجاریش نابێ بریتێ لە زنجیرەیەک لە وێرشانەی تورکیا کە بەگشتی لە چوارچەوەی زەهنیەتی شۆڤینیتی ئەو دەسەڵاتدارەتەیە کە ئەمڕۆ لە تورکیا باڵادەسا و ڕاستی ئەمە تەنیان ئەم دەستدرێژێنە نەتەنیا بۆ سەر باشووری کوردستانە لە هەمان کاتە بۆ سەر ڕۆژئاوای کوردستانە و تەنانەتەوە گەیشتۆتە دۆخێک کە ئێستا دەستدرێژانی تورکیا بۆ سۆر لیبیا بۆ بەشێک لە وڵاتانی ترە پێمان وایە ئێستا تورکیا لە ئەزمەیەکی قۆڵی سیاسی اقتصادی دەژیتن و یەکێ لەم ڕێگایەوە دەیەوێ تەغیری جوغرافیەی ئەزمە بکە قەیران بکاتن پێمە وایە کاتی ئەوە هاتووە خەڵکی باشووری کوردستان بەگشتی ڕوبەڕووی ڕاستەوخۆی ئەو پلانجیێڕی و هێرشانەی دەوڵەتی شۆڤینی تورکیا ببێتەوە بێگومان ئەو هەنگاوانەی تورکیا لە هەمبەر داژیکردن و پەلپۆ هاوێشتن بۆ داژیرکاری لە دەرەوەی سنوورەکانی خۆی هەنگاوێکی ئێستا نییە و پرۆژەیەکە پرۆژەیەکی استراتیژی خۆیانە لەبەرەوە تورکیا پێم وایە ئەم هەنگاوانە ئەم پەلپۆیەکە دەیەوێت ئەو کێشە ناوە خۆیانەی خۆی هەناردە بکات هەناردە بکە بۆ دەرەوە چونکە تورکیا لە بارودۆخیشی ناهەمواری ناوە خۆیداژێت لە باری سیاسی لە باری کۆمەڵایەتی لە باری ئابووریدا لەبەرەوە ئەوەی کە تورکیا ئەو پەلپۆیە داوێ یان باڵێ ئەو هەنگاوانەی تورکیا مای نیگەرانی نێودەوڵەتیەوە مای نیگەرانی ئەو دەوڵەتانەیە کە تورکیا دەسوەردان دەکات لە وڵاتەکانیان بەبیانووی جۆرا و جۆری ناشایستە ئەگەر نمونەی لیبیا وەربگرین ئەگەر نمونەی سووریا وەربگرین ئەگەر نمونەی عراق وەربگرین بە شێوەیەکی گشتی کە لە باشووری کوردستان لەبەرەوە پێم وایە ئەم هەنگاوانە هەنگاوێکی پێچەوانە دەبێتەوە بۆ تورکیا و هەنگاوێکی ناخواستراوە و ئایندەی تورکیا بەو شێوە سیاست و بۆ شێوە تێڕوانین و بۆ شێوە هەنگاوانەی ئایندەیەکی باش نابێت گەلانی تورکیا لە ناوەوە پێم وایە هەوڵی گۆڕانکاریەکی گەورە دەدەن لە تورکیا و ئەمەشیان لە ئایندەدا هەموو لایەکمان لێبینین پێشم وایە کە دەسەڵاتی سیاسی ئێستای تورکیا لە پەلەقاژەی کۆتاییەکانی خۆی و نزیکە بەسم لە کۆتاییەکانی خۆی ئەوە نییە کە شۆڕش بکرێ کە زۆرێک لە کودەتا بکرێ بە پێچوانەوە ینی پارتی لایانی دیکە دێنە هاتوونەتە پێشەوە چونکە ئەوی ئێستا لە تورکیا ڕوودەدا بە تەنها هەنگا و عەقڵیەت و تێڕوانینی ئەردۆغانە لەسەر سیاسەتی دەوڵەتی تورکیا بۆیە هەموو هاوڕەکانی خۆی هەموو کەسە نزیکەکانی خۆی لێبوونەتەوە و چەندین پارتیان پێکەنەوە پێم وایە پارت لایەنە سیاسەکانی جگە لە هەدەپەش پارت لایەنە سیاسەکانی دیکەیش ڕوبەڕووی ئەم حاڵەتە دەبنەوە کە تورکیا ئەم هەنگاوانەیان پێ هەنگاوێکی ناڕاستە و ئەو داگیرکاریەش لەلایەن دەوڵەتانی شەمای قبوڵ نییە ئێمە وەکو باوکی شەهیدی فەرماندا باش و شۆرانی کە لە عەفرین شەهید بوو هاتیمە لێرە دەربارەی بە حکوومەتی تورکیا ئێمە پێویستە ملەتی کورد هەموو هەشیار بینەوە هەموو بینە سەخۆ و داخوێنی شەهیدان بە فیڕۆ نەڕواتن و بە زووترین کات کۆنگرەی نەتەوەیی دروستکەین و یەک بگرین و لەبەر ئەوەی تورکیا ڕۆژ بە ڕۆژ وا پێدا دەچیتن ئەوە پەرلەمانتاری هەدەپەی دەگری باشووری کوردستانی داگیر کرد بەوانش لەمە ناگەڕێتن ئەمە دانیشین و یەک ڕێزی نەبین و پێویستە لەسەر هەموو بزاوی ملەتی کورد هەمووی یەکدی بگریتن و بە یەکسانی و بە یەک دەنجی هەتا ڕژێمی تورکیا ئەوەکەن لێ نەگەڕێن خاچی کوردستان داگیر کاتن و ئەندام پەرلەمانی کورد بەخۆی دەیان کاتە ئەندام پەرلەمان ئەو ڕوودایان کاتی سوبینە دەچی دەیانگریتن ئەوە کارێکی نامرۆڤیە و لە ئینسانیەتدا نیە و لە بەشەریەتدا نییە ئەوە کە دەیکاتن پێویستە ئێمەی ملەتی کورد هەموو بینەوە سەرخۆ و هەشیار بین و بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ خەبات و تێکۆشان بکەین هەتا ڕژێمی تورک نەتوانی غەدرمان لێ بکاتن وەڵاهی زۆر زۆر ئێمە باشووری کوردستان ناڕەزاییمان هەیە و زۆر پێ ئیدانەی دەکەین لەبەر ئەوەی خاچی مەیە ئەو خاکە خاچی مێ خاچی تورکیای نییە بەس دێتن تشتەکە تەعدایە و هەندێکیش
لە ملەتی کورد دەست پێشخەری لۆ دەکەن مەفروزە ئەمە ملەت گەل هەشیار بینەوە ئیدانەی بکەین و خەبات و تێکۆشان بکەین و ئەوانیش بەخۆدا بچنەوە یعنی بەسا و خیانەتە دەستی تورک بینینە ناو خاچی خۆمان و ئەوە خاچی مەیە یعنی هەر نابیتە ئیش تورکی تورک بە هەر بێداجی کاتن.